بەداخەوە کەسانێک دەبینی چاکەیان لەگەڵا دەکەی لە بەرچاویان نییە. جاری وایە تۆ مەبلەغێک پارەت بۆ دێ، دەڵێن مسلمانەکە ئەم مەبلەغە بۆ منە ڕەمەزانە زەکاتە بیدە بە چەند ماڵێکی فەقیر. کاتێک هەندێک کەسێ دەیدیتێ ئەڕۆیتە ماڵی یا تەلەفۆنی بۆکەی بانگێکەی پارەکەی ئەدەیتێ دوای لای خەڵکەڵێ چی؟ ئەڵێ جا خۆ منەتی دیانە خۆ پارەی خۆی نییە. ئەمە مرۆڤی بێوەفایە. باشە ئەو پیاوات لەو هەموو خەڵکا تۆی لەبیر بوو، ئەوەندە وەفات نییە کە ئەم پیاوە تۆی لەبیر بوو ئەو هەموو شتێکە بۆ تۆ. خۆ ئەیتوانی پارە بە تۆ نەدا، خۆ ئەیتوانی ئەو زەکاتە بداتە فەقیرێکی تر لە جیاتی تۆ، بەڵام کاتێککە تۆی لەبیر بوو مەڵێ خۆ پارەی خۆی نییە منەتی تیانە، حساب کە پارەی خۆیەتی. ئەگەر یەک تۆزێ وەفا و پیاوەتی تیا بێ دوعای خێری بۆ دەکەی و دڵنیاش بە بەپێی حەدیث ئەو کەسێک کە زەکاتەکەی داوە ئەو کەسەشی کە ئیدا بەدەستەوە بە قەدێ خێران دەسەکەوێ. کەواتە ئەو تۆی لەبیر بوو لا ئەو هەموو خەڵکە هێنای بۆ تۆ دای بەدەستەوە بانگی تۆی کرد، کەواتە ئەو وەفادارە بەرامبەر بە تۆ بێوەفا مەبە بەرامبەری. مەڵێ منەتی تیانێ پارەی خۆی نییە، دەتوانێت پارەی خۆی نییە ڕاستەکەی، بەڵام دەتوانێت نەیدا بە تۆ. خۆ کابرانەی تۆ بیدە بە فڵان کەس کە تۆی لەبیرە ئەوەندە وەفات هەبێت.